بەناوی خودای گەورەی میهرەبان، درود و سەڵات و سەلام بەرژێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نوری تاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم، خۆشحاڵم ئەو جارەش لە بەرنامەیەکی نوێ بە ناو نیشانی سەرمەشقان بە ئێوەی ئازوز و خۆشەویست شاد دەبم. بەڕێزان، خۆشەویستانم، ئەگەر ئێمە باسی سەرمەشقان بکەین، سەرووی هەموو سەرمەشقان پاش پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئیمامی ئەبوبەکرە. ئەگەر باسی ئەولیای خوا بکەین، ئەوە سەری هەر هەمویان ئیمامی ئەبوبەکرە. ئەگەر باسی ڕیجال بکەین کە ئەوانەی بەڕاستی لە پێناوی خوای گەورە هەموو شتێکیان کردووە و هەموو شتێکیان بەخشیوە، دەبێ باسی ئیمامی ئەبوبەکر بکەین. جا بۆیە ئێمە ناتوانین لە هیچ وتارێکدا ئەگەر باسی کەسایەتی ئیسلامیەکان بکەین، ئەگەر باسی ئەسحاب و پیاوە گەورەکانی مێژووی ئیسلام بکەین، نابێ دەست پێ بکەین بەبێ ئیمامی ئەبوبەکر، چونکە بەڕاستی ئیمامی ئەبوبەکر یەکەم کەس بوو کە ئیمانی بە محەممەد المستەفا هێنا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر کۆی زەوی لەو زەویە پان و بەرینەدا، پاش ئەوەی کە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ڕیسالەی ئیمان و ئیسلامی هێنا، یەکەمین کەس کە ئیمانی پێهێنا و پشتیوانی کرد ئیمامی ئەبوبەکر بوو. پاشان هەر ئەو ئیمامە بوو یەکەمین کەس بوو بە داعی ئیلە الله کە ئەو دینەی خوای گەورە و بڵاو کردەوە، نەچوو ئیمانی پێبینی و پارداتەوە و تەواو، نەخێر، بەڵکو هیمەتی کرد، بەڵکو حەوڵیدا، بەڵکو کۆششی کرد بۆی ئەو نورە ئەو بەرەکەتە غەیری کەش خێری لێ ببینی. بۆیە پێنج دەوانەی کە لە عەشەرەی مبەششەرەنە، هەموو ئەوانە لەسەر دەستی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمانیان هینا و هاتنە ناو ئیسلامەوە. یەکەم کەس بووە کە موژدەی بەهەشتی پێدراوە کە پێیان دەڵێن عەشەرەی مبەششەرە، یەک لەوانە یەکەمینیان ئیمامی ئەبوبەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەو ئەبوبەکرە یەکەم کەس بوو کە خوای گەورە ئیزنیدا کە لەگەر محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هیجرەت بکە. خۆ ئەسحاب زۆر بوون، ئەبوبەکر و کە عومەر و عوسمان و عەلی زۆر لە ئەسحابیت کە هەموو مەوجود بوون، هەمووش خزمەتکاری پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام، هەموو جوندی و جانفیدای ئەو ئیسلامە بوون. بەڵام خوای گەورە ئەو شەرەفە و ئەو پلەیدا بە ئیمامی ئەبوبەکر کە ئەمە هیجرەت بکا لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبوبەکر برادری پێش پێغەمبەرایەتی پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم، پێش ئەوەی ڕیسالەی ئیسلام بۆ پێغەمبەری ئازیزمان بێ و ببێت بە پێغەمبەر، ئەبوبەکر هاوڕێی گیانی بە گیانی پێغەمبەری خوای بۆ صلی الله عليه وسلم. ئەبوبەکر خەزووری محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم، باوکی دای عائیشەیە. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکەم جێنشین و خەلیفەی پاش پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. زەبەڕاستی هەر چۆن باسی هەر شتێک بکەم، ڕوو لە هەر لایەک بکەم، ئەبوبەکرم لێ دیارە. بۆیە لە ژیاننامەی ئەو پیاوە بەرز و مەزنەدا، لە ژیاننامەی ئەو سەرمەشقەدا دوو مەشهەد باز دەکەم، دوو مەشهەدی زۆر غەریب لە ژیاننامەی ئەو پیاوەدا. مەشهەدی یەکەم، هەر پێغەمبەرێک کەوا هاتبێ و فەوتی کردبێ و گەڕابیتەوە لای خوای گەورە، ئیلا قەومەکەی
پاش فەوتی پێغەمبەرەکەیان پاش مردنی پێغەمبەرەکەیان بە کەمیان بە زۆر بە مودەیەکی کەمیان بە مودەیەکی زۆر ئیلا هەرگەڕاینەوە و ئینحرافیان کردیە و دینەکەیان شێواندووە. هەر حەزرەتی موسا مابوو سەلامی خوای لەسەربی هەر چەند ڕۆژ غیاب بوو لە قەومەکەی خۆی چەند ڕۆژ قەومەکەی خۆی هەستان گۆڵیچیان پەرست سامری هەمووی هەر خەرەتاندن و دەستیان بە گۆلک پەرستنێ کرد یعبودون العجلە گۆلچیان دەپەرست سوبحان الله هێشتا مابوو لە ناویان هەر کە حەزرەتی موسا فەوتی کرد و ڕۆیشت و پاش ئەوەی کە هاڕوونی براشی فەوتی کرد و ڕۆیشت بەڕاستی ئەوان دەستیان کرد بە تەحریفی تەورات و دەستکاریان کرد. کاتێک کە حەزرەتی عیسا هات سەڵات و سەلامی خوای لێبێ لە پاش فەوتی حەزرەتی عیسا هەندەی نەبرد هەموو ئەوەی ئینجیلی حەقیقی بوو لە ناو نەسرانیەکاندا نەما بەڵکو کردیان بە 7 ئینجیل بە خۆیان پاش مؤتەمەرێکی زۆر گەورە دانیشتنی هەرچی زانا و دانەی دینی نەسرانیە ئاخری ئیتیفاقیان کرد لەو 7 کتێبە کە 4یان ئەوانە ڕاستن و باقی تر ڕاست نین هەندێک ئەوەش بەڵکو پاش ئەوەی کە حەزرەتی عیسا قەومەکەی خۆی بەجێهێشت بە مدە زەمەنێک ئیسان کرد بەخوا لە پێغەمبەری خوا کردیانێک بەشێک لە عیبادەتەکانی خۆیان کە ناویان لێنا کوڕی خوا زانین بەڵام لە ئیسلامدا بەسای ئەو ئەبوو بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمە ڕووی نەدا لە پاش ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەفاتی کرد بەڕاستی کارەساتێکی زۆر قورس بوو بەسەر دڵی ئەسحاب خەڵکەکە زۆر شێوە زۆر حاڵی خراپ بوو بەڵام بزانە ئەم پیاوە بۆ ئەم ڕۆژە هەرگیرا بوو خودای گەورە ئەم پیاوەی دروست کردبوو بۆ ئەم ڕۆژە کە لێ نەگەڕێ ئەم دینە بەولا و بەولادا بچێ بۆیە بەسەر مینبەری کەت و فەرمووی من كان يعبد محمدا فإن محمدا قد مات من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت فەرمی ئەو کەسێک کە محەممەدی دەپەرست ئەو محەممەد کۆتایی هاتوو فەوتی کردو مرد ئەوەی کە ئەڵڵا دەپەرسترێ جەل لە جەلالوه ئەڵڵا زندیە و باقیە و هەر دەمینێت و هەر لەمانە جا بۆیە ئەم پیاوە سوبحان الله وەکو شێر ڕاوەستا لەو مۆقیفەدا و هۆشک و هۆش و عەقڵ و فکری خەڵکەکەی هیناوە سەر زەینی خۆیان پاشان لە پاش فەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک پەیدا بوون لە جەزیرەی عەرەبیدا پێیان دەڵێن ئەهلی ڕیددا ئەوانەی کە پشتیان لە ئیسلام کرد گوتیان ئێمە نوێژ ناکەین ئێمە زەکات نادەین ئێمە وا ناکەین نەک ئەوە بەڵکو کۆمەڵک پێغەمبەری درۆزنە پەیدا بوون کە ئەوانە دەیانگوت ئێمە پێغەمبەرین ئێمەش وەکو محەممەد وەحیمان بۆ هاتیتە خوارێ خەڵکەکی زۆر بەگەریان کرد بەڵام ئەم پیاوە مەردا ئەم پیاوە ئەمە پیاوی ئەو ڕۆژە بوو کە ڕاوەستا بەرامبەریان و شەڕیانی لەگەر کرد ئەوەی کە کوژرا و ئەوەکانێت کە هەموو گەڕانەوە سەر شەقامی ئیسلام و ڕاستە ڕێی ئیسلام زە ئازیزانم بەڕاستی ئەم پیاوە نەبایە ئێستا ئەم ئیسلامت بە دەردی دینەکانی حەزرەتی موسا و حەزرەتی عیسا دەڕۆیشت ئەم پیاوە نەبایە ئێستا ئەم دینە هەرچی خوڕافیات بوو هەرچی بیدعە بوو لە ناوی ئەدۆزرایەوە بەسای ئەم پیاوە ئەم دینە بەساغ و دروستی و پاکی مایەوە ئەو مووقفی یەکەمی کە بەڕاستی مووقفێکە زۆر کەم ئێمە لەسەری هەروەستە دەکەین زۆر کەم فەزل و گەورەی ئەم پیاوە لەو مووقفەدا لە بۆمان ئاشکرا دەبێتن ئەبێ بزانین بەسای ئەم پیاوە بۆ ئەم دینە نەفەوتە خوا ئەزانێ ئەگەر ئەم پیاوە نەبا ئەم دینە ئێستا چی دێدات چەند هەزار قورئانمان دەبوو هەرچی کتێبە بەمایان دەگوت ئەوە قورئانە بەڵام خوا بەسای ئەم پیاوە ئەم دینەی پاراست و کە بەخۆشی وعدی داوە ئەفەرمێ ئنا نحن نەزەلنا الذیکر وئنا له لحافظون شێوەک لە شێوە پاراستنی ئەم دینە ئەم قورئانە ئیمامی ئەبوبەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای دەبێ مووقفی دووەم کە ئەم پیاوە سبحان الله لە یەک کاتدا لەگە دوو جەبهە شەڕی دەکرد طبعا عسکەریەن ئەمە زۆر زەحمەتە ئەمە عسکەریەن هەر کاتێک کە قائیدێکی گەورە جەبهە شەڕی لەگەر جەبهەیەک بوو بیکاتە دوو جەبهە بیکاتە سێ جەبهە حتمەن دەدۆڕێنیتن لە تاریخ مەشهورە ناپلیۆن
کاتێکەوە جەبهەیەکی تری لەخۆ کردەوە کە جەبهەی قەیسەریەکان بوو دۆڕاندی، هیتلەریش جەبهەیەکی لەخۆ کردەوە کە ستالینی رووسیای بوو دۆڕاندی. هەر قائیدێک دەبێت لە یەک جەبهەدا شەڕ بکە بۆ ئەوەی لەو جەبهەدا سەرکەوێ و ئاگای لەخۆ بێ. بیکاتە دوو جەبهە حتمەن جێیشەکە پەر دەبێ و زەعیف دەبێ و لە ناو دەچێ. بەڵام تەنها کەسێک کە سبحان الله توانێتی لە دوو جەبهەدا لە یەک وەختی شەڕ بکا و لە هەردووکانیش خوای گەورە سەرکەوتنی بە قسمت بکا. ئەو بوو جەبهەی ڕۆژهەڵات کە لەگە فارسەکان بە قیادەی خالیدی کوڕی وەرید بەڕاستی توانی لەم جەبهەدا بەسەر بکەوێ و جەبهەی ڕۆژ ئاوای بە قیادەی ئەبوو عوبەدەی کوڕی جەڕاح لەگەڵ ڕۆمەکاندا بەڕاستی توانی لە جەبهەیەشدا سەرکەوێ. کە من ئەو قائیدانەی بتوانن لە دوو جەبهەدا لە یەک کات و ساتدا بتوانن شەڕکەن، چکە ئەمە زۆر زەحمەتە، زۆر قابلیەتی دەوێ، زۆر شارەزای عەسکەری دەوێ، زۆر بلیمەتی دەوێ و بەڕاستی سەرکردە و قیادەی زۆر زۆر بە جەرگ و بە وێر و بە ڕێک و پێچی دەوێ. بەڵام بۆیە بەڕاستی ئیمامی ئەوبەکر یەک لەو کەسانەیە کە توانیتی لە یەک کاتدا لە دوو جەبهە شەڕ بکە. ئەمەش بەڕاستی لە عەسکەریدا ئەوە لە قیمەی قیادەیە، لە قیمەی نەوادری ئەو کەسانە کە لە مێژوودا بتوانن بەم شێوە لە یەک کاتدا لە دوو جەبهەدا لەگە دوو دوژمنی خۆی بەشەڕ بێت. چ دوژمنێک؟ دوژمنی یەکەمی ڕۆژهەڵاتیەکان کە ئیمپراتۆریەتی فارس بوو، دوژمنی دووەم کە ڕۆژ ئاواییەکان کە ئیمپراتۆریەتی ڕۆم بوو کە بە هەزاران قات لە مسلمانان دەوڵەمەندتر و بە ئیمکانیەتتر و بە سیلاحتر و بە ئیمکانیەتتر بوون. لەگەڵ ئەوەش ئیمامی ئەبوبەکر توانی لە هەردوو جەبهەدا بە تەوفیقی خوای گەورە سەرکەوێت. جا بەڕاستی ئەم پیاوە مەواقیفی گەورەی گەلک زۆرە، بەڵام هەر حەزم کرد دوو مەوقیفی ئەوەی کە کەم کەس ملاحەزەی دەکا، کە کەم کەس بەو شێوە لێ حاڵی دەبی کە ئەم پیاوە ئەم دوو مەوقیفە مەردە و جوامێرانە و عەزیزەی هەبووە. تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.